بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش. سریلانکا و دوورگەیەکە دەکەوێتە نێو زەریای هێندی ژمارەی دانیشتوانی 22 میلیۆن کەسە لەم چەند مانگەی ڕابردوو بە گەورەترین قەیرانی سیاسی و ئابووری خۆیدا تێدەپەڕێ. قەیرانەکان هەموو سێکتەرەکانی ئەم وڵاتەی گرتوتەوە. یەک لەو سێکتەرانەی کە کاریگەریەکی زۆری پێوە دیارە سێکتەری تەندروستیە. هەر بۆیە من ئەمڕۆ لە هەفەیڤینێکی تایبەت لەگەڵ دکتۆر کێلا ڕامبکوێڵە وەزیری تەندروستی سریلانکا لەبارەی قەیرانەکان و ئەو کێشانێکە بۆ ئەم سێکتەرە دروست بووە گفتوگۆ دەکەم. دکتۆر سڵاو دکتۆر، هیوادارم تەندروستێتان باش بێت. سپاس بۆ بەخشێنی کاتتان. یەکەم پرسیارم لەوە دەست پێ دەکەم، قەیران چەندە کاریگەری هەبوو لەسەر کەرتی تەندروستی سریلانکا؟ قەیرانی ئابووری هەموو شتێکی گرتوتەوە. ئێمە هەرگیز ڕوبەڕووی شتێکی لەم شێوەیە نەبووینەتەوە. بە درێژایی تەمەنم و بە درێژایی 25 ساڵی کارکردنم لە پەرلەمان. کەرتی تەندروستی دۆخێکی زۆر تایبەتی هەیە. چاودێری تەندروستی سەرەکی ترینیە و خزمەتگوزاریانەیە کە پێویستە دابینیان بکەین. بەلەبەر چاوگرتنی ئەو دۆخەی کە ئێستا تێیداین. بەگشتی کەرتی تەندروستی گرنگێکی تایبەتی پێدەدرێت. سەرکردەکانی وڵات واتە سەرۆک و سەرۆکوەزیران و کابینەی حکوومەت کەرتی تەندروستیان زۆر بەجددی وەرگرتووە. هەروەها بە خزمەتگوزاریەکی سەرەکی دانراوە. واتە لە پێش بوارەکانی دیکەوە دانراوە. بۆ نمونە دروستکردنی ڕێگەوبان و بیناسازی لە ڕووی گرنگیەوە لە ڕیزبەندی دووەم دێن. بەڵام کەرتی تەندروستی ڕیزبەندی یەکەمی گرنگی پێدراوە و بۆەوەی بە گوێرەی داواکاریەکان بێت و لەم کاتەدا کەرتی تەندروستی بەباشی بەڕێوە ببرێت. واتە دەرمان کەم بۆتەوە. ئێمە لە چەند بوارێکدا کورتێنانی دەرمانمان هەیە، بەڵام هێشتاش خۆمان پێبەڕێوە دەبرێ، چونکە ئێمە 40 دەرمانی سەرەکیمانەیە کە زۆر گرنگن. واتە ئەو 40 دەرمانە بۆ پاراستنی ژیان پێویستن. لەم کاتەدا 40 یان 49یان بەردەستن. هەروەها لە بازاڕەکە داین و قۆناغ بە قۆناغ کڕیارەکانمان دەگۆڕین. واتە هیچ دۆخێکی وان نەبووە کە دەرمانێکی سەرەکی پێویست بۆ ژیان کورتێنانی هەبوو بێت. هێشتاش دۆخەکە باشە. کۆی گشتی ژمارەی دەرمانە سەرەکیەکان نزیکەی 385 کە لە 120یاندا کورتێنانمان هەیە. کورتێنانەکە لە کۆگای سەرەکی دەرمانەکانماندایە، واتە کۆگای دەرمانەکانی ئێرە. بەڵام ئەگەر بەگشتی سەیری وێنەکە بکەین دەبینین لە پێگەیەکی باشداین، بەڵام بربەستیش هەن. جا لەگەڵەوەشدا ئێمە داواکاریەکانی خۆمان پێشکەش کردوون و لە چەند لایەکی جیاوە سەرچاوەی داراییمان پێگەیشتووە. گەنجینەی حکوومەتی سریلانکاش یارمەتی ئێمە دەدات. ڕەنگە لە مانگێک یان مانگ و نیوێک تا 2 مانگی دیکە دەست بەهێنانی دەرمان بۆ نێو وڵاتەکە بکەین، وەکو دابینکردنی پێداویستی سەرەکی. گرفتی کەمبوونەوەی دەرمانتان لە نەخۆشیە درێژخانەکان بۆ دروست بووە وەکو فشاری خوێن یان نەخۆشیەکانی دڵ؟ نەخێر ئەوانە بە دەرمانی سەرەکی پۆڵێن دەکرێن. ئەوانە هەن. ئەی چۆن چارەسەری کەمبوونەوەی دەرمانی نەخۆشیەکانی دیکە دەکەن؟ ناسیرکە وەکو پێشتر گوتم براوردم کرد. ژمارەی دەرمانە پێویستەکان 40 دانەیە کە پێویستن بۆ ژیان. هەمویان لەم کاتەدا بەردەستن. چی لەبارەی توشبانی شێرپەنجە؟ ببورە؟ شێرپەنجە مەبەستم ئەو کەسانەی کە شێرپەنجەیان هەیە. ئێوە کێشەتان هەیە لە ڕووی دەرمان چارەسەر بۆ توشبانی ئەو خەڵکە ئەوانەی کە شێرپەنجیان هەیە؟ شێرپەنجە؟ بەڵێ. باشە، ئەوەی پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە هەندێک دەرمانی دیاریکراون کە دابین نەکراون. بەڵام لەگەڵەوەشدا لە دۆخێکی باشداین و نەگەیشتوینە تا ئاستێکی هەستیار و لە ڕێگەی ئەو دەرمانانەی هەمانن
یارمەتی خەڵک دەدەین. هەندێک لە دەرمانەکانی شێرپەنجە کە پێویستن بۆ ژیان دادەندرێت دەکەونە خانەی ئەو چر دەرمانە سەرەکیەوە کە بۆتم باس کرد کە لەم کاتەدا بەردەستن، بەڵام 120 لەو دەرمانە کە بەسەرەکی دادەندرێن کورتێنانیان هەیە. ئێمە دەرمانی جێگرەومان هەیە و سەرقاڵی پێداچوونەوەی سەرچاوی دەرمانەکانمانین و لە مانگی داهاتووەوە دەست بە وەرگرتنی هەندێکیان دەکەینەوە. باشە، ئەو بڕە دەرمانەی کە ئێستا پێویستانە چەندە؟ ئەوە پرسیارێکی زەحمەتە. ئێمە هەزاران دەرمانمان هەیە کە پێویستە دابین بکرێن، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە چل دەرمانە سەرەکیەکەوە هەیە کێشەمان نییە. بۆ دەرمانە سەرەکیەکانی دیکەش بەخشەرەکان و وڵاتە کۆمەکارەکان یارمەتیمان دەدەن، واتە دۆخەکەمان بەو شێوەیە. کێن ئەوانەی کە زۆرترین دەرمانتان پێدەبەخشن؟ بانکی جیهانی، بانکی گەشەپێدانی ئاسیا، بانکی وەبەرهێنانی ژێرخانی ئاسیا، هەروەها چین 28 ملیۆن دۆلاری وەکو هاوکاری پێداوین. هەروەها هیندستان 200 ملیۆنی بۆ دابین کردوون. ئەم بڕە پارێ تەنیا بۆ دەرمان ڕاستە؟ بەڵێ، ئەمە هەمووی تەنیا بۆ دەرمان. ئەیچی لەبارەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەک WHO، UNICEF هەمووانی دیکە؟ بەڵێ، WHO بەشدارێکی کارایی هەیە. ئەوە دەزانن چاودێری ئەم دۆخە دەکەن. ئەوان کە بەخشەر و کۆمەکارەکان دەدۆزنەوە زۆر چالاکانە و لە زۆر ڕۆوە پاڵپشتیمان دەکەن. هەروەها یونیسێفمان هەیە کە گرنگی بە پرسی خۆراک دەدات. ئێستا خزمەتگوزاری فریاگوزاری دابینکردنی خۆراکمان هەیە کە بە هاوکاری یونیسێف بەڕێوەی دەبێت. وەزارەتەکەشمان ڕۆڵێکی باشی تێدا دەگێڕێت. لەبارەی بەدخۆراکیشەوە پێم وایە خەڵک کە هەر چیەک لەبارەی بەدخۆراکیەوە بڵێت بەدخۆراکی ئەمڕۆ و سبەی دروست نابێت. بۆیە ئەگەر کەسێک بڵێت ئێمە خۆراکی پێویستمان بۆ ژنانی دووگیان و منداڵی ساوان نییە، پێم وایە ئەوە هەڵسەنگاندنێکی باش نابێت، چونکە ناتوانێت ئەو هەڵسەنگاندنە بپشت بەستن بە مانگی ڕابردوو یان مانگی داهاتوو بکەین. لەبەرەوەی ئەمەی کە دروست بووە دەگەڕێتەوە بۆ 4-5 ساڵ. ئێمە ئاماژەی ئەرێنیمان هەیە لەبارەی خۆراکی ژنانی دووگیان. ئێمە بودجەی دابینکردنی خۆراکەکەیان کە 12% زیادی کردووە بەوان و منداڵەکانیشان دەدەین. ڕێکخراوی تەندروستی جیهانی گوتی بە بڕی 4 ملیۆن دۆلار دەرمان بۆ سریلانکا دەنێرن. ئەمە گەیشتە دەستان و ئەم بڕە بەشی چەندتان دەکا؟ ئەوەی کە ئێمە بە فەرمی داوامان کردووە 260 ملیۆنە، بەڵام ئەو 4 ملیۆنەش سوود بەخش دەبێت. ئێمە لیستی دەرمانە پێویستەکانمان پێشکەش کردبوو بە ڕێگەون. هەروەها لیستی داواکاریەکانمان پێشکەش کردووە و ڕێوشوێنەکان تەواو بوون، هەروەها ڕێوشوێنەکانی دەرمانکڕی نیشمان کەم کردوونەتەوە. واتە هێشتا نەگەشتوتە دەستان؟ نەخێر، هێشتا ماوە بگات بەدەستمان. هیچ وادەیەک هەیە کە کەی دەگات؟ بەورە؟ دەزانن کە کەی دەگاتە دەستان؟ بە چەند بەشێک دەگات. بەش یەکەم نێوەڕاستی مانگی داهاتوو دەگات. باشە دکتۆر، چی لەبارەی یونیسێف؟ ئەوان راپۆرتێکیان لەم ماوەیە بڵۆگ کردەوە لەبارەی ئافرەتە دووگیانەکانی سریلانکا. لە راپۆرتەکە گوتی ئێستا 215,000 ژنی دووگیان لەم وڵاتە هەیە. گوتی ئەوان لە مەترسین چونکە کەلوپەلی تەواو بۆ منداڵبوونی سەلامەت لە نەخۆشخانەکان بەردەست نین. نەخێر، ئەوە ڕاست نییە. ئەوە ڕاست نییە. لە ڕاستیدا داوام لە تیمەکەم کرد پەیوەندی بە یونیسێفەوە بکات و پێیان بڵێت کە ئەوە ڕاست نییە. پێشتریش شتێکیان گوت کە ڕاست نەبوو، بەڵام ئەمەش ڕاست نییە. باباسی نەخۆشخانە گشتەکان بکەم. ئەوان کێشیان چییە؟ بۆ نمونە نەخۆشخانەی شێرپەنجە، نەخۆشخانەی نیشتیمانی، نەخۆشخانەی منداڵان، خزمەتگوزاریان چۆنە دوای قەیرانەکان؟ نەخێر، لە ساڵی 1948ەوە واتە لە دوای سەربەخۆبوونەوە لە سەرانسەری جیهانەوە بەبۆ ناسراوین کە پەروەردە و چاودێری تەندروستی خۆڕاییمان هەیە.
ژمارە وڵاتانەی کە پەروەردە و تەندروستیان بێ بەرامبەرە ژمارەیان زۆر کەمە. دەبێت ئەوە بزانین کە هەموو کارتەکان بەهۆی قەیرانی ئابووریەوە زیانیان بەرکەوتووە. ئەوە ڕوونە کە کەرتی تەندروستیش لەوە بەدەر نەبووە. بەڵام سەرنجی زیاتری پێدراوە و وەکو خزمەتگوزاریەکی سەرەکی دانراوە. واتە لە ڕیزبەندی گرنگیەکاندا تەندروستی لە ڕیزی یەکەم دێت. بۆیە لەم دۆخەشتا خۆمان پێبەڕێوە دەبرێت و دۆخێکی لەو جۆرەمان نییە کە خەڵک لە نۆرەکاندا گیانە دەست بدەن. وەکو لە هەندێک وڵات لە کاتی کۆرۆنا ڕوویدا. لە کاتی کۆرۆناشتا بە باشترین شێوە دۆخەکەمان بەڕێوە برد. بەڵام دوایم قەیرانە ئابووریە هات. قەیرانەکە کاریگەری لەسەر کارتی تەندروستی شەبوو، بەڵام نەگەیشتووەتە و ئاستەی پێمان بەڕێوە نەبێت. ئەی خزمەتگوزاری بۆ منداڵان، دەرمان و نەخۆشخانەکانی منداڵان هەموو شتێکی پێویستان لە بەردەستە؟ من ناڵێم بەشی پێویست سەرچاوی داراییمان لە بەردەستایە، بەڵکو بە ئەستەم بەشی ئەوەمان هەیە کە لەم دۆخەدا بەکاری بێنین. بەڵام چاوەڕێ دەکەین لە شوێن هەفتەی داهاتووەوە هێڵی دابینکردنی باشترمان هەبێت، چونکە ئێستا پارەکەمان هەیە. هەروەها ڕێکارەکانی کڕینی دەرمانەکان زۆر ماندووکەر بوو. بەڵام من لەگەڵ کابینەی حکوومەت دانیشتم و توانیمان بۆ ڕێکارەکان کەم بکەینەوە. بۆیە دەکرێت لەماوەی مانگێک یان زیاتردا داواکاریەکانمان بەدەست بکەن کە ئێستا بەڕێگەوەن و پرۆسەیەکی بەردەوامە. دکتۆر، چی لەبارەی کەیسە ئیمەرجەنسیەکان دەتوانن هەمویان وەربگرن؟ ئێمە هەموو کەیسە فریاگوزاریەکان وەردەگرین و چارەسەر دەکەین. کەیسە ئاساییەکان ڕەنگە هەندێک دوا بخەین، بەڵام هەرگیز کەیسێکی فریاگوزاریمان دوانەخستەوە. بابەتێک هەیە جەنابی وەزیر، لە هەر وڵاتێک کاتێک قەیران دروست دەبێت ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشی گوازراوە زۆر دەبێت. لە سریلانکە تاوەکو ئێستا ئەمە ڕوویداوە یان پلانتان هەیە بۆ ڕێگریکردن و ڕوبەڕووبوونەوەی ئەگەر بێت و ڕووبدا؟ ئێمە پلانەکانمان لە شوێنی خۆیاندا کاریان پێ دەکرێت. لە کۆنتڕۆڵکردنی نەخۆشە گوێزراوەکانیشدا مێژوویەکی زۆر باشمان هەیە. ئەگەر بەبیرتان بێتەوە لە کۆنتڕۆڵکردنی پەتای کۆرۆنادا ئێمە یەکێک بووین لە وڵاتانەی کە زۆر بەباشی مامەڵەمان لەگەڵیدا کردو و بە تەواوی کۆنتڕۆڵمان کردووە. ڤایرۆسی گرانەتە یەکێکی دیکەیە لەوانەی کە ئێمە ئەزمموی باشمان لە کۆنتڕۆڵکردنیدا هەیە کە ئێستا لە نەماندایە، چونکە ئێمە ڕێکارێکی خۆپارێزیمان بەکارهێنا تاکەمان کردەوە. ئێستا هەندێک توشبوو لێرە و لەوێ هەن، بەڵام لە هەوڵەکانمان بۆ چارەسەرکردنیان بەردەوامین. پێم وانە دۆخەکە زۆر هەستیار بێت بۆمان. باشە، نرخی دەرمان ئێستا چۆنە بەتابەت لە دەرمانخانە تایبەتەکان؟ گرانە، نرخی بەرز بۆتەوە. چەند نرخ بەرز بۆتەوە؟ ئەوە دەمێنێتەوە سەر دەرمانە هاوردەکراوەکان. ئێستا وەک دەزانی $، گرام بووە. ئەو جیاوازیەش کاریگەری لەسەر دەرمانەکان نرخی دەرمانەکان هەبووە. بۆیە بێگومان دەرمانەکان گرام بوون. بەڵام دووبارە دەیڵێمەوە کە سریلانکا یەکێکە لە وڵاتانەی کە بە تەواوی دەرمانی هەموو شتێک بێ بەرامبەر دەدات. لە هەڵامەتێکی ئاساییەوە بگرە تا دەگاتە شێرپەنجە و نەخۆشی دڵ، هەموویان بێ بەرامبەرن. باشە، هەندێک هەواڵ هەیە کە دەڵێن نرخ لە سریلانکا بۆ 300 بەرز بۆتەوە. ئایا ئەوە ڕاستە؟ هەندێک خەڵک شتانێک دەڵێن کەوانە، بەڵام ئەوەندەی کە من ئاگادارم 180 تاوەکو 100 بووە. 200 نەخێر، 180 بۆ 100. ئەوە بۆ دەرمانە هاورداکراوەکان بەهۆی دابەزینی بەهای ڕووپیا. باشە، گفتوگۆتان لەگەڵ هیچ وڵاتێک کردووە بۆ هاوردەکردنی دەرمان و پڕکردنەوەی ئەو کورتێنانە؟ بەڵێ. لە کام وڵات دەتانەوێت هاوردە بکەن؟ ئێمە لەگەڵ هەموو هاوڕێکانمان لە پەیوەندی داین و هەموویان یارمەتیمان دەدەن. هیندستانی دراوسێمان، چین، ئەمریکا، ئەوروپا، کەنەدا، هەروەها ئوسترالیا. لەم دوایانەدا $50 ملیۆن پێبەخشین. واتە دەیانەوە یارمەتی تامدەن؟ بەڵێ. باشە، دوایین پرسیارم لەبارەی کۆڕۆنایە. لە سریلانکە بەردەوام کەیسی توژبوو بە کۆڕۆناتان هەیە؟ ئێمە زۆر بەباشی مامەڵەمان لەگەڵ کۆڕۆنادا کرد و هیچ دۆخێکی جێگەی نیگەرانیمان نییە. بەڵام لە هەمان کاتیشدا پشتگوێمان نەخستووە و هەموو ڕێوشێنێکی پێویستمان گرتووەتە بەر. ڕێژەی توشبوونیش لە کەمترین ئاستا هێشتراوەتەوە. دۆخەکە زۆر بەباشی بەڕێوە دەچێت.
ئێمە ڤاکسینمان بە باشی دابش کردووە، نزیکەی 160 خەڵک قورچکی چوارەمیشیان وەرگرتووە. ڤاکسینی پێویستان لەبەردەستە؟ بەڵێ، ئێمە ڤاکسینی پێویستمان هەیە و هەوڵ دەدەین بە 2 وڵاتی دیکەیان ببەخشین، چونکە 40 ملیۆن ڤاکسینمان کڕی، لەبەرەوەی وامانزانی کورتێنان دەبێت. بەڵام هەندێک خەڵک نایانەوێت قورچکی چوارەم وەربگرن، بۆیە دەمانەوێت پێشەوەی ئەکسپایر بن بیان دەینە وڵاتانی دیکە، لەسەرەوەش کار دەکەین. زۆر سپاس دکتۆر، زۆر سپاس بۆ کاتتان. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ دکتۆر کێڵە ڕەبکوێڵە کە بەڕێزیان وەزیری تەندروستی سریلانکان. سپاس بۆ ئێوەش.